ڕێکخراوی یونیسف بە هاوکاری ئەڵمانیا زیاتر لە 400 میلیۆن دیناری بۆ فراوانکردنی تۆڕی ئاوی ژێر بەنداوی دوکان و گواستنەوەی تۆڕەکە بۆ دەروی بەنداوەکە دابین کرد. مەترسی هەیە تا ساڵی 2060 150 دانیشتوانی عێراق دەستیان بە ئاوی پاک نەگات. بەڵام بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە دڵنیایی دەدرێت ئاوی پاک بە زیاتر لە 3 میلیۆن هاوڵاتی لە نێویشاندا پارێزگای سلێمانی و کەرکووک دەگات. یونیسف لە کاری هاوبەشدایە لەگەڵ حکوومەت و لایەنە خۆجەییەکان و دامەزراوەی KfW ئەڵمانی بۆ ئاوەدانکردنەوە و بەردەوامیدان و پشتگیریکردنی پرۆژەکان لە نمونەی ئەم بەنداوە. چونکە وەک دەبینین گۆڕانکاری ژینگەی جیهان کاریگەری ڕاستەوخۆی لە بەنداوەکە کردووە. تەنانەت دەتوانی سەیر بکەیت کە بەهۆی کەمبارانیەوە ئاستی ئاو لە بەنداوەکە زۆر دابەزیوە. بەو هۆیەوە دانیشتوانی عێراق بە کەمی دەستیان بە ئاوی خواردنەوە دەگات. لەبەر ئەوە پێویستە پاڵپشتی پلانی جیهانی نەتەوە یەکگرتوەکان بکەین بە ناوی ئامانجەکانی گەشەپێدانی بەردەوام بۆ چارەسەرکردنی کێشەی لەم جۆرە و جێبەجێی بکەین. بەهۆی داڕزینی بەشێکی زۆر لە بۆری تۆڕی ئاوی ژێر بەنداوی دوکان ماوەی چەند ساڵێکە مەترسی لەسەر بەنداوەکە دروست کردووە و هەر لە سەرەتای دروستکردنیەوە سازکردنەوە و سیانە نەکراوە. بەڕێوەبەری ئاوی دەوروبەری سلێمانی دەڵێ ئەم پرۆژانە پێویستن ئەگەر زوو چارەسەر نەکرێن مەترسی گەورە لەسەر ئاوی خواردنەوە دروست دەبێت. ئەم پرۆژەیە پەیوەندی بە وشکە ساڵی ئەو بابەتانەوە نییە. ئەم گرنگی ئەم پرۆژەیە لەوەیە کە کاتی خۆی ساڵی 50کان بەنداوی دوکان دروست کراوە، پرۆژەیەکی ئاوی شانتیا دروست کردووە کە بۆری و پۆمپ و پێداویستەکانی لە ژێر بەنداوەکە و ناو بەنداوەکە لە ناو مەمەڕەکانەوە دروست کراوە. بەهۆی کۆنی و ڕزی و کۆنی بۆری و مزاحەکانەوە مەترسی ئەوە هەبوو کە توانای پرۆژەکە نەمێنێ بۆ دابینکردنی ئاو بۆ دوکانی سەرەوە، هەروەها مەترسێکی شێ بوو هەر بەسەر مەمەڕاتی بەنداوەکە. بۆیە بە هەماهەنگی و بە بیرکردنەوەی هەمومان پێمان باش بوو کە ئەم پرۆژەیە تەرەک بکرێت و لە دەروی بەنداوەکە پرۆژێکی تر دروست کرێت. بەنداوی دوکان لە ساڵی 1959 دروست کراوە. ئاوی خواردنەوە و ئاوی کشتتوکاڵی سەدان شار و نەحیە و گوند دابین دەکات. دروستکردنی بەنداو یەکێکە لە گرنگترین هەنگاوەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی کەم ئاوی، بەڵام هەرێمی عێراق کەمترین بایەخ بە دروستکردنی دەدەن و لە وەرزی باراندا ڕێژەیەکی زۆر ئاو بە فیڕۆ دەڕوات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، غەزای دوکان.